لەبارەی درێژەکێشانی ئابڵۆقەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ الدكتور حيدر العبادي، ممنونين منك إذا تدس معاشي لإقليم كردستان. أنا عربي أصلي من بغداد، 13 سنة قاعد هنا، والشعب الكردي فقير يعني ما له ذنب، ونكون ممنونين من عندك إذا تدز لنا المعاشي هنا. وإحنا عرب وكراد وتركمان وشيعة وسنة قاعدين هنا بالإقليم كلش مرتاحين، حكومة كل زينة. من وەکو گەنجێکی کورد زۆر دڵگرانم بۆی کە ئەو وەزعی ئێستا کە کوردستان تێکەوتووە کە عێراق ئەو زوڵمە لە کورد دەکاتن، بەڵام لە ئەگەر بگەڕێنەوە خاڵی سەرەتایی لەوە دەست پێکاتن کە کورد یەکگر نییە، دەبێت ئەمە هەمومان یەکگر بین لەوەی هەتا ئەم وەزعات تێبپەڕێنین. على الطرفين اللجوء إلى طاولة الحوار والعمل يعني بتغليب المصلحة العامة على المصالح الشخصية، وبالأخير نحن جميعنا عراقيون، هدفنا أن يكون بلدنا أكثر ازدهارا، فما يعني أن كانت كردستان أكثر أمنا وأكثر خدمات وأكثر أعمارا، فبالتالي هذا مردودها إيجابي على الحكومة العراقية. هیوادارم ئەو کێشانە بە زووترین کات چارەسەر بکرێت سەبارەت بە موچە و ئیستحقاقاتی خەڵک کە تاخیر بووە و کێشانە ماوەتەوە تاکو ئێستا. پێم باشە ئەو کێشانە بە زووترین کات چارەسەر بکرێت بۆ ئەوەی خەڵکەکە لەو نەهامەتیە و ئەو قەیرانە دەربازی بێت. کوردستان قەیرانێکی زۆر گەورەی بەسەرداهاتووە. هیوادارم لە هەموو حیزبەکان یەک بگرن، پاڵپشتی یەکتر بکەن، بچن لەگەڵ بەغدا دانووساندن بکەن. بەسە ئەو ژیانە قەیرانە، خەڵک زۆر بێزارە بەڕاستی. بەغدا زەرەرەتی لەگەڵ کوردستان ئەو کێشەی ناوەتەوە.